وتی هەنگێک پێوە داوە فریام کەوە ئیتر تاوەکو سنگروز ئیزۆر تێک چووە ئاوم کرە سەرچای وتی ئاوەکە چارم ناکە. ئێستا من لەو جێگەیەم کە شەوی ڕابردوو ئەو مامۆسایی کەلار بەهۆی پێوەدانی مێشەنگەوە گیانی لە دەستدا دروست ئەمە ئەو شوێنەیە کە مامۆستا نەجمەدین شەوی ڕابردوو نزیک کاتژمێر 12 بۆ 1 شەو کە مێشەنگەکانی لە گوندی سەیدەوە گواستوەتەوە بۆ گوندی بەرلول لە قەزای کەلار لەو کاتەیە مێشەنگێک پێوەی داوە بە هۆیەوە گیان لێ دەستداوە. منە ڕۆمە لای مامۆستا گەرمیان کە هاوڕێ و هاوپیشە یەکترن مامۆستا گەرمیانە گەربێت هێرەوە سوپاس دەکەم. دوێنێ شەویەوە پێکەوە بوون بۆم باسکە ڕووداوەکە چۆن بووە. دوێنێ شوێمە هەنکامە لە گوندی سەیدە لە ڕزگاریەوە گواستەوە بۆ ئێرە ئیتر تا هەنکانمان لێ بار کرد و گەیشتنە ئێرە داماگرت سعاتی 11 بوو تەقریبەن لێبووینەوە. ئیتر لەو کاتەیە لە کۆتایی وتی هەنگێک پێوە داوە فریام کەوە ئیتر تاوەکو سنگروز ئیزۆر تێک چووە ئاوم کرە سەرچای وتی ئاوەکە چارم ناکە کە سواری سیارە بە پێ خۆی سوار سیارەکە بوو بەڵ ئیتر کە سوار سیارەکە بوو لێرۆ بۆ سەیتەرەکە زۆر نییە و پەڕی بەخوا 3 دقیقە 4 دقیقە تاوێ تەواو پەرێشان بوو چونکە پێشتریش هەنگ پێوەدا بوو لەم دوایە کردووی لە ڕەبوو لێی ئیتر نازانم بەکارهێنانی پەمپەکە بوو بیری چوو بوو پێی نەبوو منیشە بیرم بۆ لای ئەوە هەر نەڕۆیش بەڵامی تر ئەمزانی چەندکە 3 جاری تر ئاوەزئی تێک چووە بە هەنگکە ڕۆیشتنەوە تەواوی و حەمدوللا بە دەرزی و بە ئۆکسیژنۆمانە چارەسەری وەرگرتووە و وەزئی باش بوو. واتە خۆی ڕەبووی نەبووە بەوەی پێوەدانی هەنگەوە لە ڕابردووە تووشی ڕەبوو بووە. پێشتر ڕەبووی نەبووە بەڵام بۆی پێوەدانی هەنگەوە چەند جارە پێوەدا و حساسی زۆر بەرز کردووە سەردانی دکتۆری وتی کردوێتە ڕەبوو لە لەبرەوەی بەخاخی بۆ نووسی بۆ دکتۆرەکە کە بەکاری هێناکی ڕەبوو ئەوەی بەخاک بەکاربێنە دیارە ڕێژەکەی بەرزە. باشە باس لەوە کرد کە دوێنێ ویستوتە بڕێ بۆ لای هەنگەکان نەدویستەوە ببێ لەگەڵ خۆتا داوای لێت کردووە کە بێت لەگەڵ تا. بەڵێ دوێنێ نیوەڕۆ بوو تاکوتەرا کەوتین ئەوە لە بازارێکمان بگرتایە بەڵامیت ئەو ڕۆیشتبوو بۆ ماڵەوە ئیتوتم بەخوا ئاڕۆم تااقەتم نییە چکە لە گوندی مامۆسایانە وتم دوورە بەخوا جا بۆ گاڵتا ئەموت های لەو جۆڵێکێ تااقەتی بێتە شوێنتە ئیدیوتی بەخوا زەرورم هەکان اینجا حزی لێدەم پێڵە کەلوشکێن وتی بەخوا زۆر زەرورم ئەو زۆر زەرورە خۆمان هەنگەوان نەزانی ئیتو ئەوەیە وت نەمتوانین جێ بێڵم چکە بە زانیم بڕوشایم بە ڕکا بە ساریشی گردایار ئاهات ورم دە باشەوە دێمە دواتەوە تر کە گەڕامە دوایە و نیوڕە لەوێ نانمان خوارد و دوایەوە بەیەکەوە چوین بۆ لای هەنگەکان لە بانەسیا و دواتراتینەوە لە ماڵ ئێمەوارە نانمان خوارد پاش ناخواردە چوین و هەنگانەمان لە سەیدۆ هێناو بە ئێرە. باشە دکتۆر پێی نەوت بوو کە واز لە کاری هەنگاوانی بێنێ بەهۆیەوە کە تووشی ڕەبوو بووە. بەڵێ چکە و لای دکتۆر هاوسەر لە سلێمانی پێوتم وتیری بەخوا نابێت بە هیچ جۆرێک دووکەڵ و خۆڵ و تەپ و تۆز و هەنگیش پێێتەوە بە چکە حساسیەکە و ڕەبۆکە زۆر بەرزە لەبەرەوەی وەزئی زۆر تێکەدا کاتێ پێوەدا ینی ئەو 3 جارێشە چوەتە مردن و گەڕاوەتەوە ئیتر ئەم جارێشە زۆر ڕەبۆکەی زۆر بەرز بوو خۆشیە ترسا زۆر حەزەریە کرد شەو هەر بەرگووەمانە بەخوا ناو سیارەکەش هاتات نێرە بەرکار لەبەریە بوو بە پۆستاڵی لە پیا بوو بۆ ئەوەی هەنگ پێوە نەدا ینی خۆی زۆر حەزەریە کرد بەڵامی قەدەر الله ما شاء فعل ئەم هەنگە چۆن و لەکوێ چوە ژوورەوە پێوەدا بەسەوە نەمزانی وتی بەخوا حاجی هەنگێک پێوەدا و وەزعم زۆر خراپ